زۆر خەڵکم ڕزگار کردووە لە زۆر شوێنە لەمە زۆر سەقەتر بووە. جەنابی ئەمیر حوسێن سڵاو لێ بێت. دڵخۆشم کە بینم بە سەلامەتی. ئەمە چەپکە گوڵی تۆڕی 964 بۆ بەڕێستان بەهوێی سەلامەتی. بەڵێ ئازان خۆشەویستان، لە کۆتایی مانگی هەشتا بوو ڕووداوێکی ناخۆش ڕوویدا لە شاری سلێمانی لە شاخی گۆیژە کە کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرێک بوو کە ئەم ڕووداوە زۆر بەمانی دڵتەنگ کرد. من ئەمڕۆ هاتوومەتە لای جەنابی ئەمیر حوسێن فەیزوڵڵا بەڕێوەبەری تیمی فڕۆکەوانی سلێمانی. تەندروستی و چۆنە ئێستا؟ الحەمدوللا باشترم ئێستا. بەدەبنیش کەمێک قسە بکەین و باسی ڕووداوەکە فەرموو. تەندروستی و چۆنە؟ وەڵا الحەمدوللا ڕۆژ بە ڕۆژ باشترم. باشتر. دکتۆرەکان ئەڵێن چی؟ ئەڵێن تەندروستیت باشە و کێشێکی نییە و تەنها یعنی چەند تەقڵ و هین لەسەر ماوە لەگەڵ تۆزێک پشتم هەروەنەیە. پیاوە ئاڵتوونیەکە ئەو پیاوەی کە بە گرانترین پیاوی عێراق ژمارە کرێ. چەند کەسە ژیانی چەند کەسێن ڕزگار کردو تا ئێستا؟ وەڵا ینی تقریبا 50 زیاترە، 51 52 تاکید نیم. بەڵێ. لە ماوەی چەند ساڵە؟ ماوەی 12 ساڵە. 12 ساڵ. بەڵێ. ئەم ڕووداوی کە ڕوویە لە شاخی ئەزمەر لە هەڕووتە چی بوو؟ چۆن ڕوویە؟ چی بوو؟ ئەمە وەکو ڕووداوەکانی تری ئەتیادی کە بووە تیمەکانی هەرزی شکستێنن لە هێنانە خوارەوەی بریندارێک یاخود جەنازەیەک کە ئەستەمە تۆزە قورسە شوێنەکە ئەستەم بگەنە بێنە خوارەوە وەکو ینی ڕووداوەکانی تر بوو. ڕۆژی هەینی بوو ئیتر پەیوەندیم پێوە کراو چوون بە دەمیانەوە ئیتر ڕووداوەکە ڕوویە. ڕووداوەکە ڕوویە. وەک باس ئەکرا ئەیانوت کە پەروانەکەی بەر شاخە کەوتووە. ئەمە تا چەندێ ڕاست بوو؟ وەڵا خۆی هەندی شتی تەکنیکی هەیە لە مۆزوعەکەی. ئەوتر طبعا یەکەم شت پەروانەکەی بەری ئەکەوێت و خەلەل ئەکەوێتە ناو هێلیکۆپتەر و تێشکێ وەی ئەوەیە. بەڵام من زۆر خەڵکم ڕزگار کردووە لە زۆر شوێنە لەمە زۆر سەقەتر بووە. ینی ئەوانەی ماوت، ئەوانەی قەراخ قۆپەکان، ینی ئەوانە شوێنەکان زۆر سەخت بووە. من لە لای من زۆر ئاسان بوو. بەڵام ئیتر ئەمە ڕوویە. ڕوویە. ئەم حاڵەتانە واردن لە فڕۆکەوانیە کە شتی لەم شێوەیە خۆی فڕۆکەوانی هەمووی لە هەرچووتە ناو فڕۆکەکەەوە حتا کو داوەزی لە خەتەریاتیت. یعنی وارد لە هەموو حاڵەتێک لە هەموو کەشەوەکی خراپ بێ یاخود نالەبار بێ یان خەلی تەکنیکی بێ یان خەتای فڕۆکەوانەکە بێ ئیتر واردە ئەم حادسانە. واردە. ئەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویە لە هۆشخۆ چوویت یا چی بوو؟ نا لە هۆش خۆم بووم. لە هۆشخۆ بووی؟ بەڵێ بەڵێ. زوو گەیشتنە لە تیمەکان؟ هەر تیمەکی خۆم لەسەرەوە بوون. ئەو تیمەکە من لەگەڵ خۆمەی بم هەموو جارە تعلیمات و هەموو شتەکان لەبەرەوە دەورە و تەدریبیان بینیوە لەسەرەوە. تیمەکی خۆمی لێبوون لەوێ و خەڵکی تریشی لێبوو. ئیتر ئەوان هاوکاریان کردن لەنداگەتە خوارەوە. شوێنەکە خۆی سەخت بوو. درەنگ گەیشتیتە خوارەوە یاخود بە پێهێنایتە خوار چۆن بوو؟ بە پێ منهێنا خوارەوە بە چاوی من سەخت نەبوو. ئەو سەختە بێ بڵێن کە نەتوانم لەبەرەوە پێشتر من چوم لێ داوەزیم تیمەکەم داگرت. حاڵەتی دووەم کە چوم جەنازەکە بێنمەوە ئەوەی ڕوویە. بۆ منە کاتێک کە فڕۆکەوانێک بۆ منە ئێشێکی پێگا ئەبێ حکومەت هەڵوێستێکی وێ لەسەری؟ وەڵا حکومەت زۆر باشە. یعنی بەڕاستی بە سپاسەوە نوێنەری وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرگشتی هات سەردانی کردم داوای کرد چیت پێویستە و چی پێویست نییە و بە ناوی وەزارەتەوە هاتن بەدەنگمەوە. سپاسیان دەکەم. یاخوارد تەمەند درێژبی هێلیکۆپتەرەکە چی بەسەرێت؟ ئەو قەرار لە لای لژنەیە. مەبەستمەوەیە چاک ئەکرێتەوە یاخود تەلەف دەکرێت؟ لژنەیە. ئەوە لیژنەیەکە. لەو حاڵەتانەیە هەبوو ینی زیانبەر فڕۆکەیە هێلیکۆپتەرێ بکرێت و چاپ بکرێتەوە قورس نییە ئەم بابەتە؟ بووە پێش بۆ ئەو شتانەوە هاتۆتەوە سەر تایم و لە واجبەوە ئەفرێ. ئەوزم دەستیش کردوەوە بەداوام. بەڵێ. فڕی نەکرد؟ نەجا فڕیم نەکردو. هاوڕێکانم نایڵن و جاریتانیشە. ئەویان نایڵن. فرین چیە گەێنێ لای تۆ؟ فرین هەموو خۆی جگە لەوە وەزیفەی خۆمە. ینی حەزێکە حەزم لێت ینی بۆ فڕین و ئەوانە یعنی بڕوا بکە خۆشترین سات ینی خۆشترین کات ئەوەیە کە من ڕۆژێک ئەو ڕۆژە ئاگری گەورە کوژێنمەوە
یاخود ژیانی ئینسانی ڕزگارەکەم ئەو کاتە من ئاسوودەم و مرتاحم. جەنابی عەمین، من چەند جارێک لەگەڵ جەنابتا سەرکەوتوم، هەچ جارێ سەر بکەم کە یەم و ئەگەڕێمەوە نەخۆشەکەم. ئێوە وەزعتان باشە لەناو ئاسمانەوە؟ ئەتیادی ڕاهاتووی نیمە لەگەڵ فڕین و ئەوانە زۆر ئەتیادی لایمە 6 ساعت بە ڕۆژێکە فڕیم کێشم لەوە 6 ساعت بەڵێ نەورۆزێک پێم وایە 7 ساعت فڕیم بە درێژی ڕۆژەکە لە بەیانی هەتاکو شەو هینی لەگەڵا بۆ فترە بۆ بنزین تێکردن بۆ بازی تێکردن. هلیکۆپتەرێک چنێک لە ئاسمان ئامێنێتەوە بە یەک تەنکی بنزینەوە؟ فەرقی هەیە هەیە 3 ساعت ئەمینتەوە 2 ساعت تو ئەبێ حسابی ئەو بکەیت، یعنی ئەگەر بێت و پاسنجەر و هینی لەگەڵا بێ بنزین کەمتری تێکەی نابێ بنزین زۆری تێکەی ئەبێ بە پێ ئەو مش نەبێ، ینی بەبێ واجبات ئەڕۆیت و یێتەوە بەش بکە کیفایەتە وی بنزینی تیان نەمێنێن هەلیکۆپتەرەکە چەند ڕۆژی بمینتەوە بەو شێوازە. بەڵێ ئەمە شتێکم بۆ بژێڕیتەوە کە لە ماوەی ئەم 13 ساڵی کارکردنە تا زۆر دڵە پێی خۆش بوو بێت کە بیرێ نەچێتەوە لەحزەیەک؟ وەڵا هەموو لەحزەیەکێک ینی ئینسانێک مرۆڤێک ڕزگارکەم ئەو بەقەدەر هەموو دنیایەک لەلام خۆشە، ینی کە ئاخرشت بە ئیماڵێن هەرچی یعنی کە چ ئاگر بێ لە شاخ کەوت بێ یاخود دەستگارکردنی خەڵک یان دەرهێنانی جەنازەی بێ زۆر تیمەکانی ئەرزی هەوڵی بوو ئێن شکستێنن اینجا هانا بە ئیماڵن ئەڵێ لا ئەبێ فڕۆکە تەداخڵکات بتوانێت ئیوە بتوانیکەن. ینی ئەم ساڵ زۆر دڵخۆش بووم، زۆرترین ئاگرم کوژانەتەوە لە سنووری سلێمانی هەڵەبجە، ینی زۆر ئاگرێکی یان لە کۆنتترۆل دەرچوو لە هیند من بە تەنیا ڕۆشتم کۆنتترۆل مەکرد. بەردامەوە بینم و لە ڤیدۆکانە کە خۆ بەتەریا چی واگەر کوژاندنەوە تەنها تیمەکە لە خوارەوە ئاوەکەکەنە ناو بینەکەەوە. ئێوە ئەو تیمەن کە بڕیاری یەکلاکەرەوە ئێن لە کۆتاییە ئیشەکان کۆتایی پێهێنن، سەخت نییە ئەرکەکانتان؟ سەختە چ ئیشێک زۆر سەخت بووە بەلاتەوە؟ ینی هەموو جاروای ئەنقازە بەشەوە یاخود شوێنەگە زۆر سەختە، ینی ئەوانەی ماوت ینی بوو بە دیاردەیەک ساڵی یەکی دوانسیان ئەخنکان لەو چەمەی لە ماوەتە، ینی ئەو چەمە قوڵە خۆڕیشەمە بێنە سەرەوە بە هەلیکۆپتەرەکەیش ینی بە زۆر ئەڕۆشینە ئەو شوێنەوە، ینی ئەوە زۆر سەخت بوو لە لای ئێمە، بەڵام خۆشبەختانە سەرکەوتوو بوو. ئێمە تەنها هێلیکۆپتەرە بچکووە لە سوور و شینانەمان هەیە هێلیکۆپتەریش دیشمان هێلیکۆپتەرێکی هەمانەیە تۆزی لەوە گەورەترە بۆ تەدریب و گواستنەوەوانەیە چاودێریە پێکین ئەی بەنیاز نین شتی تازە و گەورەتان بۆ بکڕن. وەڵا ئەوە کەوتتە دەست ینی حکوومەتی هەرێم وزارەتی ناوخۆ هێلیکۆپتەرێکی ڕەش بە یاوەری هێلیکۆپتەرێکی دیکە هێلیکۆپتەرە سوورەکان هێنایەوە ئەوانە یاری ئێوەن یا هێزە ئەمنیەکان بوون ئەوانە گواستیانەوە بڵێ ئەوانە توانای گەورەترە و ئەتوانی هەڵیگرێ. بڵێ زۆر سپاس بە هیوای کە تەندروستێکی باش بۆ بەڕێستان بۆ بینینەوە لە ئاسمانە بجارە. زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ ئازان خۆشەویستان بە شێ کۆتاییمە هێنا بە دیمانی ئەم جارە کە هاتین بۆ هەڵپرسینی ئەو فڕۆکەوانەی کە هەمووان چاویان لەسەر بوو لێسادا لەخوا بە زیابێت تەندروستی باش و بە هیوای ئەوەی کە بەم نزیکانە لە ئاسمان ببینینەوە.